مەرجی پاسەوانی تایبەتی سەرۆک چییە؟ جارێ پێش هەموو شتێ مەرجی ئەمانە یەک ئەمانە دانیشگا ینی زانکۆیان خوێندووە. ئەوە نییە بڵی یەشێ بێنم کە خوێندەوار نەبێتن نانەخێر چونکە زانکۆی خوێندە بێتن ئەبێ سلوکی ڕەوشتی حاڵاتی نەفسی و ئەوانەی کامڵ بزانیتن. جگەلەوە دیتە سەر مۆزوعی بڵین لیاقەی بەدەنی. تۆ تەسەور کە ئەمانە داوای مەسافەی ڕاکردنێکی زۆریان لێکەن بە کاتێکی خۆیان دیارەکەن. ئەبێ لەمەە چرکەیە ئەم 100 مەتر ئەم 200 مەترە ببڕی بە ڕاکردنە. ینی کە ئەو مەشقانە ئەبینیتن. جگەلەوە ئەمانە مەشقی چەک بەردەوام تایبەت کردویانە و ئەیبینین. دقەی ئەمنی ئەمانە جیاوازە لەگەڵ خەڵکی کەیە هەڵبژاردەی ئەمانە کە ئەیکەی جگە لەمانە بۆ ئاگاداریت ئەمانە هەت تاکو لە سەر شتێ دانشن کە پێوترێت جیاز درۆ دەرکردن جیاز کەشفی کەزب دیۆ خۆی ئەو جیازە چیەوە کۆگەربینەران بزاننەوە نییە کورسیەکە لە بانی دانشی وت و پرسیار و ئەوانە و هەڵت بخەڵەتێن نانەخێر لاپتۆپێکە دانراوە لە بان کورسیە دانشی ئەم پەنجەیەتە بەستنەوە بە حەڵقەیەک وایەرە بەستراوەتەوە بە لاپتۆپەکە لەگەڵ دوو تەلی نایلۆن بە سینگتەوە دانەیە لەبان سینگتایە ئەلێرەوە دانەیە لەبان ناوکە بێزک چەند پرسیارێکت لێە کاتن و پرسیارەکانیش تەنها یەس ئۆرنۆ یان یان نا ئەو پرسیارانە سێ تاکو 5 پرسیارە بێت دووبارەیە کاتۆ بەردەوام تاکەوەی بزانێتن ئەم کەسە نەبزی دڵی و حاڵەتی ئەگۆڕدرێ درۆکە یان نا جگە لەم حاڵەتانی کە تۆ ئەیبینیتن ئەم کەسانە مەشقی وایان بینیوە خۆشاردنەوە لە ناو شوێنێکی خەڵکی تیابێتن ئالن ئەوە هین ببێتن بەردەوامیش مەشقە بینەوە بەردەوامیش تەدریبی لیاقەی بەدەنی و ئەوانە ئەکرێتن ئەمانە حەڵقەیەکن ینی چۆنە لەین داپۆشراو ئەوە نییە ئەمە زمانی سەدام عەبدولحەمود بێنە وەرە حیمایەمی عەبدولحەمود خەلفیەت شیە بەواسطە و خزمایەتی بێنە ئەجا وەرە تۆ لەم حاڵەتەیە شخصی ئاوها بێنێتن و وەڵا خزم ئەبێتە حیمایەم و لە کاتی شەڕات تەقەسەرەکەی ئەو پێش منە کوژرێتن باشە من خەریکی ئەو بمیان خەریکی شخصی خۆم بم کاکە تۆ پێویستیت بە خەڵکێکە مەشقی بینی بێتن ئەو مۆزوعی خزمایەتی تیان نییە ئەو خزمە ئەگەر مەشقی نەبینێتن ئەم دەورانەی نەبێتن بە کەڵکی ئەو شوێنە نایە کە من دایبنێم وەکو تو عەبدولحەمود و جگەلەوە و ئەوانەی پێشوشیان هەمویان هەتاکو ئەگەیتەکەم کە سەڵاحی هەموو وەرزێکیش اختیبارەکرێنەوە هەموو وەرزێک اختیبارەکرێنەوە ئەبێ دووبارە تواناکەی وەک خۆی ماوە وەزنی وەکی خۆیەتیان نا ئەوە نییە بڕاتن بۆ خۆی بە کەیفی خۆی خەڵە و بێتن و زەعی نانەخێر هەمووی حیسابی تایە هەمووی خوێندراوەتەوە بەڵێ ئەم جۆرە ئەوها بن ئەم تیمانە